ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە ڕێپۆرتاژێکی ئەڵێت کوشندەترین ڤایرۆس لەم جیهانە ئێمەدا لەو سەردەمە ئێمەدا کە بڵاو بێتەوە ڤایرۆسی تەنیاییە. ئەڵێ ساڵانە 700,000 کەس لە جیهاندا خۆی ئەکوژێت. 700,000 کەس خۆی ئەکوژێت. کێشەکەش چییە؟ تەنیاییە. بۆ چونکە نەیتوانی هاوسەرگیری ئەنجامدات، نەیتوانێت دوو منداڵ بنێتەوە دەوروبەر خۆی قەڵەباڵغ بکات. ئینسانیش بە تەنیا کە ماوە هەر لە کۆلیژ بوو، هەر لە خوێندن بوو، یاخود هەر لە دەرەوە بوو، لە کارکردن بوو، ئەبین لە هەموو پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا ئاوڕێت. بەهۆی ژنەکەتەوە، بەهۆی هاوسەرگیریەکەیەوە هەم ژنەکە ئەم پیاوە بینی ئەتوانێت بڵێ کاکەوە لە لای من داوەت یان لای ماڵی فڵان کەس داوەتین و ئەم پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز بێت. بەڵام کە ژن بەتەنیا و پیاو بەتەنیا بێت، پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئۆتۆماتیکی سستە بن و لاوازە بن و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی نامێنێت. دکتۆر ڕۆبەرت بوبلاک لە شپرینگە مێدیسینە DA لە ڕێپۆرتاژی بڵاوی کرد، لە نووسینێکی بڵاوی کردو کە نووسەرێکی دکتۆری هەناویشە، ڕۆژنامە نووسێکی سەربەخۆیە لە هەفتەی 6 2021 وتی بە گوێرەی ئەو توێژینە کە لە ساڵی 1990 کراوە هەتا ساڵی 2021 وتی زۆرترین ڕێژەی خۆکوشتن ئەزان لە ناو کامچینی مرۆڤەکاندایە. لەوانەیە هەرچی بڵێن لەوانەیە فەقیر حاڵێک بێت، نەخوێندەوارێک بێت، داماوێک بێت، بێ ئیشێک بێت، هەمووتان بیرەکەنەوە هەر کە شتێک دابنێ. وتی بە گوێرەی توێژینەوەکان زۆربەی زۆری ئەوانەی خۆیان ئەکوژن دکتۆرەکان. ئەمە قسەی دکتۆر ڕۆبەرت بوبلاک. ئەوێ توان سەیریش بکەن شپرینگە مێدیسینە.de. باشە؟ وتی خوێنوت هۆکارەکەی چییە؟ ئایا بێمەعاشن، بێپارەنە، بێکارەبارن؟ نەخێر. وتی سێ هۆکارن هەنا کە دکتۆرەکان زۆربەی زۆریان ئەو کەسان کە خۆیان ئەکوژن. یەکەمینیان تەنیایی. بۆ کە باسم کرد تەنها هەدەفی خوێندن بووە، لە کۆمەلگادا بڕاوە، کەڵکی جیرانەتی نەماوە، کەڵکی خێزانداری نەماوە، پێگە کەسایەتەکەی دیارێ، پێگە خێزانەکەی دیارنێ، بەس خوێندن. لەو سەرەدەرە چێت دکتۆرێکی نەخۆشی دەرون نەخۆشمان بۆ بەرهەم هێناوە، لەوانەیە کوڕکچی من بیاگەدار بن، من ناڵێن ئەو کەسانە کە جیاوازن لە ماڵەکانی ئێمەدا دوورەکەون. یەکەمیش تەنیایی. دووەم هۆکار بێ منداڵی. ئەگەر بتوانێت برادێکی هەبێت یان ژنێک بێنێت، ناتوانێت منداڵ بنێتەوە. بۆ چونکە هێشتا کۆمەڵێک قەرزی لەسەر ماوە، کۆمەڵێک هەدەفە نەی پێکاوە، ئەبینی منداڵ بوونەکە تاخیر دەکات، یان تەمەنی بەسەر چووە ترسێ منداڵەکەی نەخۆش بێت کە لە دایکە بێت، چونکە مرۆڤ کە بەسەر چوویان خێزانەکەی منداڵەکان بە زۆری نەخۆش دەرەچن بەداخەوە، یاخود ڕیسکەکەی زیاترە. سێم هۆکاری خۆکوشتی دکتۆرەکان ئەوەیە کە نەرجسینە. نەرجسی یعنی لە خۆبایی و لوودبەرزی، دوورکەوتنەوە لە کۆمەلگا یاخود بە جیاواز خۆنیشاندان لە نێو کۆمەلگا. ئەم سێ هۆکارە وایە لێکات لوودبەرزەکەی و تەنیایەکەی یان بێ منداڵێکی وای لێکات کە زۆربەی زۆری ئەو کەسانی خۆیان ئەکوژن دکتۆرەکان بن. ئەمە ئاماری خودی خۆیان، قیلە وەقالیش نییە. باشە؟ کەواتە ئەمە گەورەترین هەڵی دایک و باوکە کاتی ئێمە منداڵەکانی خۆمان پەروەردە ئەکەین بەوەی کە ئیلا ئەبێ بن بە دکتۆر، یاخود بن بە ئەندازیار، بە پرۆفیسۆر، نازان بە پرۆگرام ساز، بەرەشتێ لەو شتانە ئەڵێن کاکە ئەو شتانە بیکە، لەگەڵ ئەوەشدا میهنەیەک فێر بە، لەگەڵ ئەوەشدا خێزانداری بکە، لەگەڵ ئەمەشدا بە سەردانی خزمەکانت بکە، لەگەڵ میوانەدا بنیشە، ڕیاضە بکە، زمانی دووەم سێمیشە فێر بە، با کەسایەتەکەت دیار بێت، نەک ئەتوو هەموو لایەنەکانی تری ژیان فرامۆش بکەیت، تەنها تەرکیز لەسەر خوێندن بکەیەوە. ئەبێ منداڵەکانمان وا پەروەردە بکەین لەو کاتێکدا کە ئەم پێگانە بپێکن، ئەم پایانە بەدەست بینن، لەگەڵ ئەوەشە بخوێنن، ئەم شادێکە مەبەستیانە دەستە بەری بکەن و ئاسانکاریشی بۆ بکەن.